ئاگایی مەڕۆ تۆ لەسەر خۆ بەبێ ئاگایی مەڕۆ ئەبێ سەرنجام بدەین هێماکانی هاتوچۆ ئەبێ سەرنجام بدەین هێماکانی هاتوچۆ سێ ئاماژەمان هەیە گڵۆپی سەرجادەیە سێ ئاماژەمان هەیە گڵۆپی سەرجادەیە بزاناوە لەکوێ چونکە لەگەڵ تۆ ئەدوێن بزاناوە لەکوێ چونکە لەگەڵ تۆ ئەدوێن سوور پێت ئەڵێ ڕاوەستە بە جوانی ڕیز ببەستە دەردیش ئەڵێ وریا بە ئاگاداری ڕێگا بە سوور پێت ئەڵێ ڕاوەستە بە جوانی ڕیز ببەستە دەردیش ئەڵێ وریا بە ئاگاداری ڕێگا بە سەوزیش کە ڕووی کردە تۆ پێت ئەڵێ خێرا بڕۆ ئەبێ سەرنجام بدەین هێماکانی هاتوچۆ سەوزیش کە ڕووی کردە تۆ پێت ئەڵێ خێرا بڕۆ ئەبێ سەرنجام بدەین هێماکانی هاتوچۆ تۆ لەسەر خۆ بەبێ ئاگایی مەڕۆ تۆ لەسەر خۆ بەبێ ئاگایی مەڕۆ ئەبێ سەرنجام بدەین هێماکانی هاتوچۆ ئەبێ سەرنجام بدەین هێماکانی